ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ئابووری یاریمی کوردستان بڕی 500 ملیۆن دیناری بۆ ساڵی 2020 پارێزگای هەڵەبجە تەرخان کردووە. ئەوکات بڕی 75 ملیۆن دینار بۆ شارەکە خرج دەکرێت بە مەبەستی فراگوزاری خێرا و ڕوبەڕووبوونەوەی بارودۆخی لە ناکاو. پارێزگاری هەڵەبجەش دەڵێت ئەو بڕە پارە بۆ شارەکە کەمە و هەوڵ دەدەین بۆ پرۆژەکان بەکاری بێنین. بڕی 500 ملیۆن دیناریان دابین کرد بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ساڵی 2020. ئەمڕۆ کە 4 مانگە هێشتا ئەو بڕەپارەیە ناتۆتە بەدەستپان. ئەو بڕەپارەیە کە دێت لە دێتە وەزارەت و لە وەزارەتەوە سەرف دەکرێت بۆ ئەم پارێزگایە. بۆچی؟ بۆ کاتی کتوپڕی، بۆ لە ناکاو، بۆ جادەیەک کە هەرس دێنێ، بۆ تێکەڵەیەک، بۆ مەسەڵەن بڵین خوانەخواسە لافاوێک، بەفر ڕاماڵینێک، بوومەلەرزەیەک، بۆ ئەو شتە کتوپڕیانی کە لەم ساڵات تووشی ئەم شارە دەبێ هیوادارین ئەو پارەیە بتوانرێت لە کشتیتە سەرفکرێ و هیچ کارێکی نەخوازەوە ڕوو لە پارێزگاکەمان نەکە. لای خۆیانەوە هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی نیگەرانن لە حکوومەتی هەرێم کە تا ئێستا وەک پارێزگا مامەڵە لەگەڵ هەڵەبجەدا ناکات و لە بەشێکی زۆری سێکتەرەکان شارەکە پشتگوێ خراوە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانیشەوە لە دوای شارەکانی دیکەی هەرێمەوە دێت. ڕێکخراوی هەڵوێست کە ڕێکخراوێکی مەدەنیە و بەدواداچوون بۆ پرۆژە و کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیە گشتەکان دەکات، ڕای دەگەێنێت بە وردی چاودێرە و پارانە دەکەن کە بۆ هەڵەبجە تەرخان دەکرێت و بەدواداچوون دەکەن لە چیدا سرف دەکرێت. ئەم شارە گەر بەراوردیکەی بە شارەکانی تر خزمەتگوزاریی زۆر کەم پێوە دیارە، دوانین بڵێن بەراورد بە شارەکانی تر خزمەتگوزاری لە هەڵەبجانیە و ئێمە داواکارین و هیوادارین ئەم بڕەپارەیە بە شێوازێک سرف بکرێت لە بەرژەوەندی خەڵکووە لە خزمەتی شارابێ. ئێمەش لای خۆمانەوە بە وردی چاودێری جێبەجێکردن و سرفکردنی ئەو بڕەپارەیەکن. هاوڵاتیانی هەڵەبجە داوا دەکەن ئاوڕی زیاتر لە پارێزگا نوێیەکەیان بدرێتەوە و ئاستی خزمەتگوزاریەکانیش بەرز بکرێتەوە. هاوکات بەرپرسانی ئیداری پارێزگاکەش ڕای دەگەێنن پارێزگاکە هیچ بڕابوجەیەکی تەرخانکراوی لەلایەن هیچ کام لە حکوومەتەکانی هەرێم و عێراقەوە بۆ دابین نەکراوە. ئەوە ژوای کردووە شارەکە سیمای پارێزگای پێوە دیار نەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.